پشکی هەرێمە لە بوجە ئەم جارە واتە تەکیف کراوە یاوا گونجێنراوە وا بڕیارەمە بەشی هەرێم بێ لە بوجە باعتیبار ئێستا ئینفاقی فعلی خەرجی فعلی عێراق زیایی کردووە لەگەڵیشی ڕێژەی پارەی دابین کراوە بۆ هەرێم زیاکە لەو چوارچێوەیە ئەمەی پێ بدرێ بەڵام ئەوەی کە گرنگە هەمواری یاسای بوجە بەڕێوەیە بۆ پەرلەمان لەم هەمواری یاسای بوجەیە ئەبێ کێشەی موچەخۆرانی هەرێم چارەسەر بکرێ و ئێمە لە سەردانمان بۆ لای سەرۆکوەزیران ئەوەی پێوتین کە ئەو بڕیاری داوە هەموارێکی بوجەی نردووە بۆ لیژنەی دارایی لە هەرێمی لە پەرلەمانی عێراق و لیژنەیەکی تایبەتی بچووکی دروست کردووە داوای کرد کە ئەندامێکی ئێمە یەگرتوشی تیابێ بۆ لێکۆڵینەوە لەو هینە و دروستکردنی ڕایەکی گشتی لە ناو پەرلەمان بۆ تێپەڕاندنی ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بچێتە سەر بوجەی حاکیمە ئەگەر بچێتە سەر بوجەی حاکیمە پەیوەندی بە سەراعەتی بینی هەرێم و بەغداوە نامێنێ باعتیباری ئەوانەی کە خزمەتەکەن لە هەرێمی کوردستان لە کردی گشتی ئەوانە خزمەتی دەوڵەتی عێراقەکەن لە هەرکوێ ببن و دەوڵەتی عێراقی ئیتیحادی ئەبێت زەمانی موچەکانیان بکە و ئەمە بخرێتە سەر بوجەی حاکیمە وەکو دەرمانی خستەخانە و بایعی و شتانە چۆن بێ کێشە دێت ڕێکەوتن هەبێ لە بینی هەرێم و نەبێ ئەمیش وای لێ بکرێ ئەمە پێشنیارەکەی و پێشنیارێکی زۆر باشە و تەنها بربەستێ لە ڕێم پێشنیارە هەبێ ئەوەیە کە ئایا پەرلەمانی عێراق دەنگ بەم پێشنیارە ئەدا ئەو پۆپۆلیستی کە لە ناو هەندێک لە پەرلەمانتارانی شیعە ئێستا باوە کە دەنگی پێکەوەکەنەوە بە هەندێک جار ڕقەبەرایەتی هەرێم یا ڕوژاندنی هەندێ بابەتی لەم شێوەی ڕێگە بەوەدا کە پەرلەمان دەنگ بۆ بابەتە بدا ئێستا ئەرکی هەموو فراکسیۆنەکان و حیزبە سیاسیەکان و حکوومەتی هەرێم و هەموو لایەکەوەیە کەش و هەوایەک ناو پەرلەمان و قەناعەتێک لەو پەرلەمانە دروست کرێ کە دەنگ بۆ بابەتە بدرێ بۆ ئەو کێشەیە لەو ڕێگەیەوە چارەسەر بکرێ و موچەخۆرانی هەرێمیش ڕزگاریان بێ لەم قەیرانەی کە چەندین ساڵە پێوە ناڵێنن.